ئەم پرۆژانە پێویستە هەم ئێستا ئەم پرۆژەی هەموو ساڵ ئەکرێتەوە، بەڵام پێویستە ئەم پرۆژە هەموو مانگێ بکرێت و بۆی زیاتر و زیاتر گەنجان هەن بدرێت لەسەر کتێب خوێندنەوە یەکەم، هەن بدرێت لەسەر خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر، هەن بدرێت لەسەر خوێندنەوەی ژیاننامەی سەحابە و هەن بدرێت لەسەر خوێندنەوەی ژیاننامەی پێشینە چاکەکان. طبعا زۆر گرنگە لەبەرەوەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستە هەموو چینێک بە تایبەتی چینی گەنجان لە ژیان و سیری پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەزا بن بۆی ئاکار و کردار و ڕۆشتان ڕنگدانەوەی ڕۆشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ. گومان هەر بەخۆی گوڵاوی سەرمۆر کتێبێکە پڕە لە زانیاری پڕە لە فێربوون کە تاقیکردنەوەی لەسەر دەکەی ئەو دووبارە دەرفەتەشکت پێدەداتن لە بۆ ئەوەی کە زیاتر فێربوو زیاتر شتەکان وەک خۆی وەربگری. دەستخۆشی لە پرۆژەی دۆستانی محەممەد دەکەین کە پێشبڕکەی ئەنجامدا ئەم تاقیکردنەوەیە ئەوە لە بۆ ئێمە سوودی زۆرە کە شارەزاییمان دەبێت لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. دیارە خۆتان دەزانن لەم زروفەی کتێبی گوڵاوی سەرمۆر کتێبێکی دیارە گەورەیە لاپەڕەکانی ئێزگار زۆرە، ئەوانەی کە بەشداریان کردووە ینی دیارە خەڵکێکی باشن، خەڵکێکی خوێندەوارن، بەشداری ئێمە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پیشەمان ئەوەیە زیاتر قوتابیان و لاوانمان بەرەو پێش ئاستی زانستیان لە ڕووی بەتایبەتی لە ڕووە ئیسلامیەکەی و ڕۆشنبگەری ئیسلامی زیاتر بەرەو پێش بچن. ئێمە یانسە ساڵە ئەم پرۆژەیە ڕاگەیەنین لەسەر جەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە 7 ناوەندە تەنها لە 3 ناوەندە نەکراوە ئەم ساڵ. ئەم پرۆژەیە هەر ساڵە و مەجموعەی بەرنامەی خۆی هەیە. ئەم ساڵ یەکێک لە بەرنامەکانمان تاقیکردنەوە بوو لە کتێبێکە کە ئەویش پێوترێ گوڵاوی سەرمۆر بە کوردیەکەی. ئەتوانین بڵێن لەسەر جەم ناوەندەکانە نزیکی تقریبان 300 لە بەناوی نووسی بوو، بە زەونەی ئێمە ئاگادارین ڕێژەی بەشداروان تقریبان 125 و 130 لەبەیە.